شو دوای سیارەکە ئەمیش ئاگای لێ نەبووە بەجی کردووە و ئیتر سبحان الله کەوتەجێ سیارەکە. درەنگانی ئێوارەی ئەمڕۆ ئەلەم گەڕەکە ئۆتۆمبیلێک کە پیشەی غازفرۆش بووە ئەلەم گەڕەکە لە کاتی دابەشکردنی غاز بە ماڵاندا بەگی داناوە دیارە لەو کاتە منداڵێکی 2 ساڵان لەبەر دەرگا کە هاتۆتە خوارەوە دیارە ئەم ئۆتۆمبیلە نەیزانی و بە هەڵە شێلایەت و منداڵەکە دەست بەجێ گیانی دەستداوە و منداڵەکان گەیاندۆتە نەخۆشخانەی خورمات و لە ئێستادا بۆ تووکاری پزیشکی ڕەوانەی نەخۆشخانەی کەرکووک کراوە. من ئێستا لە پێشەوە ماڵم کە سوکاریان دیارە ئەوەی کە دایک و باوکو کە سوکارەتی ڕۆینە لەگەڵ منداڵەکەی بۆ کەرکووک ئەوەی کە لێرەیە خزم کە سوکاریان دێن بۆیرا وەستا من شاید حەڵێکم لایە کە هاودراوسیانە ئەمەوێت بیدوێنم بزانم ڕووداوەکە چۆن ڕوویداوە. مامۆستاگیان سڵاو لێبێ. ڕووداوەکە چۆن ڕوویدا بوو ئەوەی کە ئێوە من. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وبعد. وڕاستی بێ دوای عسر زاری خۆ دەزانی مەسەلەی غاز کەمێکی سەدەست ناکەی باسانی ئیتر غازی بۆی هێناون بۆ ئەم گەڕەکە ئەوش مناڵێکی 2 ساڵان تقریبا کچێکە ناوی فاتیمەیە با بڵین ئیتر سبحان الله چۆ دوای سیارەکە ئەمیش ئاگای لێ نەبووە بەجی کردووە و ئیتر سبحان الله کەوتەجێ سیارەکە بردیان بۆ مستەشفایش بەڵام ئیتر لەوێ گیانی لەدەستدا. ئیتر الحەمدولله ئێمە هەمومان چوون بۆ ئەوەیە لەوێیش ئەوەی ڕاستی بخاون ماڵەکە خوای گەورە زایان باتەوە ڕاستەخۆ تەنازولیان کرد بەڵام ئیتر مەسەلەی قانونی ئەبێ ئیلا بێ بچوی بۆ طبعەتلی طبعەتیش لێرە نییە لە دووس بردیان بۆ کەرکووک ئەمیش داواکاریمانەوەیە ینی مەسەل طبعەتی هەبێ لە دووس ینی عەزیێتە بەڕاستی بردیان بۆ جەنازەکان بۆ کەرکووک چاوەڕێن بێتەوە جەنازەکە و ببین بۆ قەبرستان بە خاکی بسپێرنی ئینشاءالله. ئەوەی واگەدارنەوە ئۆتۆمبیلێک لە کات بەگدانانە بووە بزانم نەیزانم مناڵی نەبینەوە یاخودم منداڵی لەکوێ بۆ یەک ئاگادار. واللهی خۆی مناڵەکە ناڵێم تازە پای گردووە ئیتر هەردووکیان دراسۆ یەکترین هەم غازفرۆشەکە و هەمیش ماڵەکە وا قوربانێکی با بڵین داوە ئیتر 2 ساڵانە ئاگایان لێ نەبووە لە دوای سارێک بووە غازش ساری خەباری گەورەیە دیار نەبووە سبحان الله ئیتر قەزا و قەدەر بووە میش ینی شتەکە عەنقەس نەبووە. ئەو دەتخەوان ماڵەکە لە شۆفێرەکە خۆش بوون ئێستا شۆفێرەکە پێم وایە لە پۆلیس دەست بەسەرە خۆی ڕۆی خۆی ئەوە کردووە خۆت پۆلیس هاتووە دەست بەسەر خۆی لەوێ هاوسی ناڵێم هەمووان هاوسی یەکترین بردیان بۆ خۆی لەگەڵ یا ڕۆشت بوو بۆ ئەوێ ئیتر بردیان بۆ ئەویان برد بۆ با بڵین بۆ دایری شورتە و سایقەکە لەوێ ئەوان هەوڵیاندا خاوەن مردوەکەیش الحەمدولله ئەویان یعنی نواند کە ئێمە حەقمان نییە قەزا و قەدەرە و تەنازولیان کرد لەوێ بەڵام تشتی قانونی ئەبێ ئیلا ئەو مەسەلەی طبعەتەکە تەواو بێ دوایەوە ئینشاءالله ئەویش دەرەچی بەئیزنی تەعالا. بارەکە الله. ئێستا ئێمە لە پێش ئەو ماڵین ئەگەر هاوکارم دیمەنەکە بگوازێتەوە ئەم ماڵی سات چۆڵێکی پێ دیارە بەهۆی ئەوەی کەوا خزم و کەسوکاریان زۆربەیان ڕۆشتون بۆ کەرکووک بۆ پزیشکی داد بۆ نەخۆشخانەی ئازادی پاشکەمێکی تر تەرمی و مناڵە گەڕێنەوە دیارە ئێواری ئەمڕۆ ئۆتۆمبیلەی کە لێرەوە تێپەڕیوە لە کات بەگدانانە شایانی باسە ئۆتۆمبیلە شۆفێرە دراوسی ئەو ماڵشە کە دایە لە بە مناڵەکانیش دراوسی ئەو ماڵەیە منداڵەکە تۆ خوارە نەیزانی و ئەم ئۆتۆمبیلێش هاتووە بەگدانا چونکە کۆڵانەکە تۆزێت تەسکی پێوە دیارە ویستێتی بەگدانا و دەرچێت منداڵەکە تۆ دەژێ سیارەکە و شێلای تو دەست بەجێ گیانی لەزداوە.